سلااوڕێز بینەرانی کەناڵی بریز ڕەسوول لە خزمەتتانمە بۆ لەگەڵمان بن گەشتێک دەکەین لە گەشتەکەشمان لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی ڤانکوڤەر دەست پێ دەکەین و لەگەڵمان بن بۆ شوێنێک کە دەڕۆین ئێستا پێتان ناڵێم دەیکەینە سەرپرایز لەوێوە شوێنە گەشتیاریەکان و دیمەنە سەرنجڕاکێشەکانی ئەوێندەریشتان پێشاد دەکەین لەگەڵمان بن. خۆشەویستان لە نێو فڕۆکەخانەی ڤانکوڤەرین ئێستاش دەچین قاوەیەک دەخۆینەوە هێشتا ساعاتێکمان مایە فڕۆکەکەمان بفریتن هەندێک دیمەنی نێو فڕۆکەخانەی ڤانکوڤەریشتان پێ نیشان دەدەم. کاتژمێر 5:45 دقیقەی بەیانیە. کاتژمێرێک و 15 دقیقەی مایە فڕۆکەکەمان بفریتن لە فڕۆکەخانەی ڤانکوڤەر. با بچین قاوەخانەیەک بدۆزینەوە و قاوەیەک دەخۆینەوە. ئەمە کە دەیبینن گیفت شۆپە. دواتر ئەگەر کات هەبوو هەندێک لە نرخەکانی جلوبەرگ و خواردەمەنی نێوفڕۆکەخانەی ڤانکوڤەرتان پێ نیشان دەدەم. هیوادارین گەشتێکی خۆش ئەنجام بدەین و لەگەڵ کەناڵی بریز ڕەسوول ئێوەش سەیری دیمەنەکان بکەن و بە شوێنە گەشتیاریەکانی ئەم وڵاتە شاد با بچین بزانین ستارباکس بدۆزینەوە. ئەمە ئۆڕێدی چێک ئینمان کردێ بە ئۆنلاین زانتاکەمان تەسلیم کرد و ئێستا کاتی پیاسەکردن و قاوە خواردنەوەیە. گەیشتینە ستارباکس. بچینە سڕە و قاوەیەک وەربگرین. قاوەکەمان وەرگرت. کافێ لاتێ. نزیکەی کاتژمێرێکمان مایە تۆزێک شوو وەردەگرین لێرانە قاوەکەمان بخۆینەوە و دواتر پیاسەیەک بەناو فڕۆکەخانەکەش دەکەین. خۆشەویستان گەیتەکە کراوە B27. ستا ID چێک دەکەن و دەچینە نێو فڕۆکەکەمان. ID چێک کرد و بەڕێکەوتین بۆ ناو فڕۆکەکەمان.
Good morning. Send it to him now in case he's asleep. Then the last flight we were upstairs. But I'm still confused because I watched the text. Or asleep. خۆشەویستان بینەرانی کەناڵی بریز ڕەسوول بەرە بەیانە و لە فڕۆکەخانەی ڤانکوڤەر خەریکە فڕۆکەکەمان جوڵە دەکاتن. خۆشەویستان فڕۆکەکەمان وردە بەرز دەبیتەوە. هێشتان شاری ڤانکوڤەرمان لێ دیارە وەکو دەبینن. شارێکی تا بڵێ جوان و دەپڕتێنە. بەیانیتان باش هاوڕێیان و بینەرانی کەناڵی بریز ڕەسوول. خۆشەویستان گەیشتینە فڕۆکەخانەی شاری ئۆدوە لە پایتەختی وڵاتی کەنەدا. فڕۆکەخانەکە زۆر بچوو بوو و هاتینە دەرەوە، بەڵام چەهاتنە دەرەوەیەک بایەکی تا بڵێ سارد و تیژ پێستی ئینسانی لێ دەکاتەوە. کەش و هەوایەکی تا بڵێ سارد وەکو ئەوەی ئێمە لە گەرمیان چووبینە کوێستان. هەر زوو هەوڵمدا ئوبەرەکە ئۆردەر بکەم و خۆشبەختانە ئوبەرەکە گەیشت و لە پێش فڕۆکەخانە ڕێک و پێک سەرکەوتین و بەڕێکەوتین بەرەو هۆتێلەکەمان، چونکە شەوی ڕابردوو خەوم لێ نەکەوتوی بوو و لە نێو فڕۆکە عادەتی خۆممە خەوم لێ ناکەویت. زۆر ماندیمە و خەواڵوم و زۆر حەزەکەم زوو بگەمە هۆتێلەکە و پشووەک بدەم. دواتر زوومی کامێرای کەناڵی بریز ڕەسوول دەخەینە سەر شوێنە گەشتیاریەکانی نێو پایتەختی وڵاتی کەنەدا. خۆشەویستان لە ڕێگاین و حەز دەکەم تۆزێک تەسویری نێو شارەکە بکەم و شارێکی دڵگیر و خۆش دیارە، بەڵام ئەگەر بێت و هەر لە نێو سەیارە بینە لە ناو هۆتێلەکە سیر بکەین، نەچینە دەرەوە لەبەرەوەی کەش و هەوایەکەی زۆر ساردە. خۆشەویستان لە کاتی قسەکردن و تەسویرەکە هەستەکەم شوفێری ئۆبەرەکە زۆر دیقەتی لەسەرمە و سەیرمان دەکە و نەمزانی جەنابیشیان کوردە، هەرچەندە لە کوردی سۆرانی زۆر تێنەدەگەیشت، بەڵام هەوڵمدا بە ئینگلیزی قسان بکەین، هەرچەندە ئەویش لە کۆرسی زمانی ئینگلیزیە و نەیدەتوانی لەسەر هەموو بابەتێک بە ئینگلیزی قسە بکە. ناچار بووین سویچی کەم لە بۆ زمانی تورکی و دەستمان کرد بە سوالفەکردن بە زمانی تورکی و باسی زۆر باس و خواسمان کرد سەبارەت بە تورکیا و کەنەدا. کوڕێکی تا بڵێ ژیر و عاقڵ و تێگەیشتوو بوو و فکرەکانی زۆر جوان بوون و زۆر کەسێکی لەسەر خۆ و ڕێک و پێک و هێمن دیار. بەدەم سوالفەکردنەوە
ڕێگاکە کورتتر دەبۆ و حەزم دەکرد بابەتەکان زیاتر قسەی لەسەر بکەین. پۆلیسێکی زۆر بە نێو شارە بڵاو بووینەوە. شوێنێکی گەشتیاریە، هەندێک دیمەنی نێو شاری ئۆتاواش بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست، بۆ بینەرانی کەناڵی بریز ڕەسوول تەسویر دەکەم. بەڕێزان، ئەم شارە لە ساڵی 1858 بوویتە پایتەختی وڵاتی کەنەدا. شارێکی تابرێ دڵگیرە. من هەوڵ دەدەم بچمە هۆتێلەکەمان و پشووەک بدەم و بەیانی شوێنە گەشتاریەکانی تری نێو شارەکە بە ئێوەی ئازیز و خۆشەویست ئاشنا دەکەم و تەسویری شوێنە جوان و دڵگیر و دڵڕفێنەکانی پایتەختی وڵاتی کەنەدا دەکەم و لە ئێستادا بەخوای گەورەتان دەسپێرم